إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له شهادة تنجي قائلها من النار يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. وأشهد أن محمدا عبد الله ورسوله، فصلوات الله وسلامه عليه وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله في وفيكم وفي الخلق أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. عزیزان و دانشتوانانی ماڵی پەروەردیگار، سەلام و ڕەحەماتی خوای پەروەردیگار بڕژێ بەسەر هەموو لایەکمان. لەم خوتبەیەدا ئەچینە خزمەت بابەتێکی زۆر باو و زۆر گرنگ لە قورئان و لە فەرموودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە زۆر بایەخی پێدراوە، ئەویش بابەتی هەبوونی برادەری سوء و برادەری خراپ لە کاتێکەوە ئینسان بە تەبیعەتی حاڵی خۆی ناتوانێت ژیان بە تەنهایی و لە سووچێکا بباتە سەر. بە تەبیعەتی حاڵی خۆی ئەبێ هاموشۆی هاوشێوە و هاوفکر و نزیک و ڕەفیق و هاوبیری خۆی بکاتن بۆ ئەوەی تاوەکو ژیانی خۆی جوانتر و باشتر و ڕێک و پێکتر بکە. بەڵام زۆر جار لەم هەڵبژاردنانەماندا هەڵاکەین لەوەی کەوا برادەرێک کەسێک هەڵەبژێرین کە ئەم کەسە لە کۆتاییە ئەبێتە ژەق نەبوت لە بۆ ژیانی دنیا و قیامەتمان، ئەبێتە دەردەسەری و چەکمەسەری و بەڵاو موسیبەت بۆ ژیانی دنیا و قیامەتمان. اینجا بۆیە ئەمڕۆ باسی ئەم ئاەت و فەرموودانەتان بۆ ئەەکەم کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام چەندە گرنگی پێداوە و چەندە بە بەها باسی ئەو مەوزوع و بابەتەی کردووە. ئەوەتە لە کاتێک کە تەماشای خوای پەروەردیگارەکەین لە دروستکردنی ئینسانەوە، خوای پەروەردیگار کە لەسەر زاری پێغەمبەرەکەی عەلەیهی السەڵات وەسەلام باسی شێوازی دروستکردنی ئینسانمان بۆکە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام: إن الله تعالى خلق آدم في قبضة قبضها من جميع الأرض. تەماشاکەین کاتێک ئادەم دروست کرا لەلایەن پەروەردیگارەوە، خوای پەروەردیگار لە خۆڵ دروستی کرد، لە خۆڵێک کە ئەم خۆڵە لە هەموو شوێنەکان بەشێکی بەرکەوت. اینجا فجاء بنو آدم على قدر الأرض، جاء منهم الأحمر والأبيض والأسود وبين ذلك، والسهل والحزن والخبيث والطيب وبين ذلك. أفرمي ئەم خۆڵەی کەوا خوای پەروەردیگار ئادەم عەلەیهی السەلامی لە دروست کرد لە ڕەنگی سوور و سپی و هەروەها ڕەش و بە میکسی هەموو ڕەنگەکان تێکەڵ بوون. بۆیە تەماشاکەین ئینسانەکان هەریەکە و ڕەنجێکی هەیە، و جگە لەوەش خۆڵەکە هەندێکیان تەبیعاتی نەرم و حەلیم بوو و هەندێکیان تەبیعاتی خۆڵەکە ڕق و تند و ڕق بوو. بۆیە کە تەماشای ئینسانەکان دەکەین بەم شێوەیەن، هەندێکیان نەرم و حەلیمن و هەندێکیشیان زووت و ڕابن، زوو هەڵاستن و هەروەها تند و ڕق و تیژن. اینجا ئەو ئینسانانە کاتێکەوە مرۆڤەکەوێتە نێویان دەبێت جیهانیان هەڵبژێرێ بیکاتە هاوشێوە و هاودۆست و ڕەفیقی خۆی بۆ ئەوەی هەم لە دنیا و هەم لە قیامەتیشا پێوەی سەربەرز بێ. چونکە ئازیزان لە خوتبانی ڕابردوودا باسمان کرد یەکێک لەوانەی کەوا شەفاعەتت بۆ ئەکا لە ڕۆژی قیامەتە برادەرەکەتە.
ئەگەر هات و برادرێکی ساڵح و چاک بوو بێ بە هەمان شێوە لە بەرامبەرە دەبێتە ڕووس بە لەناوبردن و ماڵوێرانیت ئەگەر هات و برادرێکی خراپ بوو بێ لە قیامەتیشە زەرەرت پێ ئەگەینێ کە لە دواییە باسی ئەکەین. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕوو لە ئینسانەکانەکەوە فەرمێ ئاگادار بن المەرء عەلا دینی خەلیلێ، ئینسان لەسەر دین و بەرنامە و پرۆگرامی برادەرەکەیەتی. ئەو کەسەیە کە خۆشی ئەوێ کە دڵی پڕە لە خۆشەویستی بۆی، ئینجا ئەو کەسە دوور بێ نزیک بێ دۆستت بێ خزمت بێ بێگانە بێ، مهم ئەوەیە ئەو کەسەی کەوا تۆ هاوڕێیەتی ئەەکەی و خۆشەویستی بۆ دەرەبڕی تەماشای بکە کەسێکی چۆنە. فەلینظر ئەحەدوکم مەن یوخالل، بە هەر یەک لە ئێوە تەماشای برادەرەکەی بکات چێ برادەریتی. واللهی ئەگەر برادەرەکەمان نوێژکەر و دەست بە دەست نوێژ و دەو بە زیکر و حەڵال خۆر بوو، ئەوە بزانە تۆ ئینسانێکی بەم شێوەی و هەروەها کەسێکی چاک و پاچی. بەڵام ئەگەر برادەرەکەمان دەست بە دەست نوێژ نەبوو، دائیم لە شوێنی خراپە بیندرا، زاری لە شتی خراپە بەکارەهێنا، با بزانین ئێمەش بە تەبیعاتی حال ئەگەر ئێستا جوانە بین، بەڵام لە کۆتاییە سەرچێشین بۆ ئەو تەبیعات و ئەو صفەتە خراپانەی کە لە برادەرەکەماندا هەیە. بۆیە شاعر دەفەرمێ عن المرء لا تسأل وسل عن قرينه، ئەفەرمێ هەر کاتێک ویستت کەسێک بناسی لەوەی مەپرسە چۆنی، ئایا کەسێکی چۆنی و کەسێکی باشی یاخود خراپی، بەڵکو وەسەل عن قەرینیه، بڕۆ تەماشای برادەرەکەی بکە، تەماشای هاوڕێ و هاو سۆز و هاو خۆشەویستەکانی بکە، چی خۆشەوێ، سۆز و عەتف و حەنانی بۆ چێیە، ئایا ئەو کەسانە ئەو تاقم و توێژەی کەوا لەگەڵیەتی ئینسانی باشن یاخود خراپن، اینجا باشی و خراپی ئینسانەکەت بۆ بەدیارەکەوێ. اینجا فكل قرين بالمقارن يقتدي، هەر کەسێک کاتێکەوە ئیقتیدا بە کەسێکی ترەکە طبع و صفەت و ئەخلاقی ئەو کەسە لێی ئەنیشێ. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەبوو موسای ئەشعەری بۆمانە جێڕێتەوە فەرمێ مثل الجليس الصالح وجليس السوء كحامل المسك ونافخ الكير، ئەفەرمێ ئەو کەسانەی کەوا ئینسانی باش و چاکن و ئەو کەسانەی کە ئینسانی خراپن، وەکو ئەو کەسەی وایە کەوا مسک و بۆنی خۆش ئەفرۆشێ، و هەروەها ئەو کەسەی کەوا ئاسینگەرە و دائیمەن ئاسن ئەکوتێتەوە و لە کوڵەیە سۆری ئەکاتەوە. دەفەرمێ فحامل المسك إما أن يحذيك وإما أن تبتاع منه، دەفەرمێ ئەو کەسەی کەوا گوڵاو و بۆنی خۆش و مسک ئەفرۆشێ، یاخود ڕۆژێک لێی دەکڕی و ئەگەر لێشی نەکڕی بەلای تێپەڕی بۆنێکی خۆش و یعنی هەوایەکی خۆشت پێشکەشەکا و هەناسەیەکی خۆش هەڵەمژی. بەڵام ئەوە وەکو ئینسانی پاک، ئینسانی چاک، برادەری باش، ئەگەر سوودێشت پێ نەگەینی بەڵام هەر بە دانیشتن لەگەڵیە، خوای پەروەردیگار ئەجر و پاداشت بۆ حیسابەکە، زەرەری لێ ناکەی ئەگەر قازاندیشی لێ نەکەی. و ئینسانی خراپ وەکو چییە؟ وەنافیخ الکیر، ئەو کەسەی کەوا فوەکا لە کوورە و ئاگر بەڵەداتە ئاسن و ئاسن ئەکوتێتەوە، ئەوەیە ئیمە ئەن یەحریق ثیابەک، ئەگەر بەلای تێپەڕی یان جلەکانت پڕشتی ئاگرەکەی پێەکەوێ، وئیمە ئەن تەجیدە منه ریحا خەبیثە، یاخود بۆنێکی خراپ و بۆنێکی زۆر ناخۆش و قێزەونی لێەکەی، هەر بە پەلە لە لای ڕائەکەی، کەواتە برادەری خراپ ئاوایە ئازیزان. واللهی ئەگەر زەرەریشت پێنەگا، هەر بەس لە مەجلیس دانیشتنی بۆگەنە، هەر بەس لە مەجلیس دانیشتنی شکۆ و حەیا و شەرم و شەخسیەتت پێدا ئابەزێ. وەکو ئەڵێن زانایانە فەرموون زۆر کەس هەیە تەنها بە سەلام لێکردنی زەرەر لە شەخسیەتی خۆت ئەدەی. بۆیە حەیف و مەخابن لە کاتێک کە ئینسانێک ئەبینی دەست بە دەستنوێژ، ئینسانێکی ڕووپاک، ڕووچاک، دڵپاک، دەست بە دەستنوێژ،
بەردەوام لە ذکر و لە تەهلیلەدایە تەمەشاکەین لەگەڵ ئەوەیە هاموشۆی شوێنی خراپەکە، هاموشۆی برادەری خراپەکە، لەگەڵ ئەوەی کە وا هەزەکە ئەو برادەرەی باشە، دەڵێ دڵی پاکە، بەڵام نازانێت دڵی بۆ گەن بۆ لەگەڵ گوناه و تاوانە. دڵێک ئەگەر پاک بێ لەگەڵ خوددا پاکە بێ، ئەم خودایی کە ئەو هەموو ناز و نیعمەتەی لەگەڵدا کردوین، ئەو تەندروستیە جوانە، ئەو ئەندامە ساغ و سەلیمانەی کەوا پێبەخشیوین، هەر یەک لە ئەندامەکانمان لەدەست بدەین، ئەو کات ئەزانین قەدر و قیمەتی ئەندامەکانمان چەندە. ئینجا و ئینسانە ئامادە نییە لە بەرامبەر ڕەب العالەمینە نێوچەوانی خۆی لەسەر زەویدا بنێ بۆی، عەبدایەتی و بەندایەتی بۆ بسەلمێنێ و دام پێدا بهێنێ بۆی. ئەی چی چاوەڕوان لێ ئەەکەی لەوەی کەوا لەگەڵ تۆدا باش بێ، لەگەڵ تۆدا ئینسانێک بێ بە وەفا بێ، بەیانی غەدر لێ نەکا و پشتت نەسچێنێ و لە قیامەتە ماڵت وێران نەکا. بۆیە ئازیزانم، ئینسان هەر وەک باسمان کرد، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەموو ئینسانێک وەکو جوندی پەرت و بڵاوە، لە کاتێکەوە خڕە بێتەوە لای یەک کە دڵ و دەرونی یاخود ئەفکار و بیر و هۆش و عەقڵیەتیان لەگەڵ یەکتریا جوت ببێ و بگونجێ. بۆیە فەرمی الأرواح جنود مجندة فما تعارف منها ائتلف وما تناكر منها اختلف. ئەفەرمی هەر کاتێک لەگەڵ یەکتریان نزیک بوو ئەگونجێن و لەگەڵ یەکتریا هەمووشۆیان پێکەوە ئەبێ، و هەر کاتێکیش بیر و هۆش و عەقڵیەتیان لە یەکتری جیاواز بوو هەوڵە دەن لە یەکتری جیا ببنەوە و دوورکەونەوە. بۆیە کەمترین سوود و ئیستیفادەی ئینسانی چاک و باش ئەوەیە کە زەرەر پێناگەینی، نە لە دنیا نە لە قیامەت. ئەگەر هیچ سوودێکیشی نەبێ بۆت بەڵام زەرەری نییە بۆت، بە پێچەوانەوە کەمترین زەرەری ئینسانی خراپ ئەوەیە کە تەنها بە هاموشۆکردنی بە خۆشویستنی ماڵوێرانی دنیا و قیامەتی بەدواوەیە. زۆر جار تەماشاکەین کە کەسانێک لەسەر ڕێبازی باوک و باپیرانیان بەردەوامن، لەگەڵ ئەوەی کە ڕێبازی باو و باپیرانیان ڕێبازێکی هەڵە بووە، بەڵام پێی عەیبە وەکو ئەوەی بڵێ پێی شەرمە لا بدا لە ڕێبازی باوچی، لەسەر ئەو فکرە و بۆچوونەی کە باوچی هەی بووە کە دڵنیاشە باوچی لەسەر ڕێبازێکی غەڵەت بووە. تەماشاکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مامێکی هەبوو ناوی ئەبوو تاڵیب بوو. ئەبوو تاڵیب لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر باش بوو. لە کاتی سەرەمەرگە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەچێتە خزمەتی و هەوڵەدا، زۆر هەوڵەدا لەگەڵی کە شەهادەی پێبێنێ. دەڵێ لە لایوی ئەبوو جەهل و سەرانی قوڕەیش دانیشتبوون، دەیانزانی کۆتا ساتی ژیانیتی. دەڵێ پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەوڵم لەگەڵدا بڵێ لا إله إلا الله محمد رسول الله، تاوەکو بەم وشەیە لە خزمەت خودای رب العالمین شەفاعەتی بۆ بکەم لە ڕۆژی قیامەتە. ئەفەرمێ ئەبوو جەهل و سەرانی قوڕەیش لە خزمەت ئەبوو تاڵیبا دابوون، دەڵێ پێیان ئەوت نەکەی لە ڕێبازی باو باپیرانی خۆتا لا بدەی، بچێ سەر ڕێبازی عەبد و بەندە و کۆیلەکان. دەڵێ حتى ئاخیر وشە هەوڵیان لەگەڵدا نەیتوانی کەوا شەهادە بێنێ و ئیقراری ئیسلامەتی خۆی بکە، بۆیە بە کافری سەری نایەوە. ئینجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ واللهی شەفاعەتت بۆ ئەکەم ئیلا لە کاتێکەوە خوای پەروەردیگار نەهیم لێ بکا و قەدەغەم کا لەوەی کەوا شەفاعەتت بۆ بکەم. دەڵێ یەکسەرم ئاەتە دابەزی کە خوای پەروەردیگارە فەرمێ ما كان للنبي والذين آمنوا أن يستغفروا للمشركين ولو كانوا أولي قربى من بعد ما تبين لهم أنهم أصحاب الجحيم. أفرمي لبو پیغمبری خوانی عليه الصلاة والسلام و اوانەی کە ئیماندار و بڕوادارن کە داوای لێ خۆشبوون بکەن بۆ مشریکان و بێ بڕوایان. ئەگەر هاتو ئەو مشریکە کەسێکی نزیکی خۆشت بێ، خزم و برا و دۆست و باوک و دایکیشت بێ، مادام بڕوای بە ئیسلام و بە یەکتاپەرستی نەهێناوە
بۆت نییە تۆ داوای لێخۆشبوونی لێ بکەیت لە خزمەت پەروەردیگار. بۆیە خوای پەروەردیگار لە ئاەتێکی تێدا ڕوو لە پێغەمبەری خوا کە عەلەیهی سەڵات وەسەلام و پێیە فەرمێ إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء. أي پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ناتوانی تۆ هیدایەتی ئەو کەسە بدەیت کەوا پێت خۆشە هیدایەت وەربگرێ، چونکە هیدایەت تەنها بەدەست خودای ڕەب العالەمینەوەیە. بۆیە ئازیزان زۆر جار برادرێکی خراپمان هەیە هەوڵ یەدەین لەگەڵ یا بەرەو ڕێی ڕاست بەرین، بەرەو ڕێی ئیسلامی بەرین، دەستی بگرین لە تاوان و گوناهەکانە، بەڵام بێ سوودە و بێ ئیستیفادەیە. لەو حاڵەتە ئەبێت تۆ لێی بکشەیتەوە ئازیزم. ئەگەر تۆ لێی نەکشێەوە و بەردەوام لەگەڵ یابی وەڵڵاهی زەرەرت پێ ئەگەیەنێ و لە دنیا و لە قیامەتە ماڵوێران ئەبی. بۆیە گەر تەماشای حەدیثەکانی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وەسەلام زۆر هانی ئەوەمان ئەدا کەوا دەست بە برادەری باشەوە بگرین، چونکە برادەری باش هەم لە دنیا دەبێتە چرایەک بۆ ژیانمان و هەم لە قیامەتیشە ئەبێتە شەفیع و شەفاعەتکەر لە خزمەت ڕەب العالەمین لە بۆمان. ئەوە تا خوای پەروەردیگار وەکو نمونەیەک باس ئەکا لە قورئانی پیرۆزە لە ڕۆژی قیامەتە کەوا چۆن ئێمەی مسلمان ئەگەر هاتوو برادری خراپمان هەبوو بێ و لەگەڵ یا بەڕێگەدا ڕۆیشت بووین تا مردن چۆن ماڵوێرانی توشمان ئەبێ کە ئەفەرمێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. ئەفەرمێ ئەوانەی کەوا برا بووینە، ئەوانەی کەوا دڵسۆزیان بۆ یەکترین واندووە لە دنیا، بەڵام دڵسۆزیەک لەسەر مەسلەحەت بووە یاخود لەسەر ڕێبازێکی پڕوپوچ و لەسەر ڕێبازێکی گەندەڵ بووە کە دژی خوا و پێغەمبەری خوا بووە، لە ڕۆژی قیامەتە كلهم عدو، هەر هەمویان دوژمنی یەکترین، هەر هەمویان لەبەر یەکتریە هەڵدێن، داواکەن خوای پەروەردیگار ئەو عەزاب بدا لەبەرەوەی ئەو خەتاوی بووە کە تووشی ڕێگانە چەوتەکەی بووە. بەڵام خوای پەروەردیگارە فەرمێ هەر هەمووتان ئەو ڕۆکە هەر یەک بەقەدەر توانە گوناه و تاوانەکەی خۆیەوە عەزابی خۆی وەرەگرێ. و لە ئاەتێکی ترا فەرمێ ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا. ئەفەرمێ ئەو کەسەی کەوا زوڵمی لە نەفسی خۆی کردیە بەوەی کەوا هاموشۆی مزگەوت و پیاوچاکان و برادەری باشی نەکردووە، لە ڕۆژی قیامەتە هەردوو دەستی خۆی دەگەزێ لە تاوان لە پەشیمانیە. بەڵام پەشیمانی چی؟ پەشیمانی دادی نادا ئەو کاتە. ئەفەرمێ يوم يعض الظالم على يديه، خوای پەروەردیگار نەیفەرمووی على يده، فەرموویەتی على يديه، هەردوو دەستی خۆی ئەگەزێ لە تاوانە لە پەشیمانیە. اینجا ئەڵێ يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا. دەفەرمێ واوەیلا خۆزگا لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکانە بەڕێگەدا بڕۆیشتا بوومایە. يا ويلتا ليتني لم أتخذ فلانا خليلا. والله ئەو برادەرە خراپەی کە ئێستا هەموو شۆیەکەین، کە ئێستا بەدڵ سۆزی خۆمانی ئەزانین، ئەلەوێ ناوی ئەبەین لە خزمەت پەروەردیگار. يا ليتني لم أتخذ فلانا ناوی ئەهێنین، خۆزگە فلان کەسم نەکردا باە هاوبیر و هاو خۆشەویستی خۆم، خۆزگە فلان کەس نەبووایە مقتەدا و پێشڕە و پێشەوای خۆم، خۆزگە فلان کەسم نەکردا باە چاوساغی ژیانی خۆم. اینجا فەرمێ لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني. بۆ ئاوا بەم شێوەیە هاواری لێ هەڵەستەیە. لقد أضلني عن الذكر ئەفەرمێ لە کاتێکەوە هیدایەتم وەرگرت بوو، پیاوی چاکم زۆر ئەناسی، بەڵام ئەو ڕێگا ڕاستەکەی لێ دوور خستمەوە و ڕێگا ڕاستەکەی لێ ون کردم. اینجا پەلچێشی کردم بۆ شوێنە خراپەکان، بۆ نادی و باڕەکان، بۆ کردنی شتی خراپ، تا بەم شێوەیە سەرنجام مردن گەیشتە پێم و هەروەها مردن گەیشت بە شێوازێک کە بەرەو تەوبە نەگەیشتم و فریای تەوبەکردن نەکەوتم. وكان الشيطان للإنسان خذولا. وهروها شيطان ڕێگا ڕاستەکان لە ئینسان بزرەکە،
ئەشێوێنێ هاوڕێی باش لە ئینسانەکان بە ناشرین پیشانەدا، ئینسانە باشەکان بە درۆزن پیشانەدا، ڕازگۆیەکان بە درۆزن پیشانەدا، ناڕاستەکان بە ساغ و بەدەم ڕاست پیشانەدا. بۆیە کاتێک کە تەمەشاکەین عیب نییە گەر بزانی کەسێک ئینسانێکی خراپە لێی دوورکەویتەوە و خۆی لێ بە دوور بگری، بەڵکو عیبە ئەوەیە کەوا بەردەوام بی لەگەڵیا تاوەکو سەرنجام لە دنیا و لە قیامەتە سەرشۆڕ ئەبی پێی و هەروەها دۆڕاود ئەکا و دەست بەتاڵ ئەنێرێ بۆ خزمەتی رب العالمین. لە کۆتاییە بەم شعرە کۆتایی بە خوتبەکە ئەهێنم کە شاعیر ئەڵێ فمەكثر الإخوان حين تعدهم، برادر و ڕەفیقان هاو پۆڵێنەکە بۆ دوو بەش. ئەفەرمێ لە کاتێکەوە برادەرەکانمان ئەژمێرین تەمەشاکەین زۆر لە ژمارەیە زۆرن، بەڵام ولكنهم في النائبات قليل، بەڵام لە کاتی تنگانەیە برادەری زۆر کەم دەبێتە صاحب هەڵوێست و صاحب موقف کەشان بەشانت بۆستێ و دیفاعت لێ بکە. ئەمجام دیفاع لەسەر حەق نەگرە لەسەر باتڵ، صاحب موقف کەشان بەشانت بۆستێ و دیفاعت لێ بکە. ئەمجام دیفاع لەسەر حەق نەگرە لەسەر باتڵ. لە کاتێکەوە برادەرێکی دڵسۆز و خۆشەویست کە چەندین حاڵەتی ژیان لەگەڵدا تێپەڕاندووە، بەڵام لە کاتی تاقیکردنەوەیە تاقی ئەەکەیتەوە دەرناچێ، ئەبێتە مەسەفێک و ئەسەفێک لەسەر دڵت کە زۆر داخی پێچێشی و داخی بۆ هەڵێنی کە ئەو هەموو ماندووبوونت لەگەڵ کێشاوە، بەڵام لە کۆتاییە سپڵە دەرچووە. بۆیە ئازیزان، ئینسانی ڕاستگۆ و ئینسانێک کەوا بەڕاستی لەگەڵت برادەراتی و ڕەفاقەت و خۆشەویستی بڕیار بدا لە دنیا، ئەو برادەرەیە کە لە قیامەتیشە بەهانات دێ، لە خزمەت رب العالمینە شەفاعەتت بۆ ئەکا. واللهی چاوە جێڕێ لە بەهەشتا بەوەی کەوا لە بەهەشتی خودادا بتبینێتەوە، ئەلەوێش برادەراتیت بکە. بەڵام برادەری خراپ چۆن لە دنیا هەوڵەدا تەنها لە مەسلحەتی خۆیە سوودن لێ ببێنێ، لە قیامەتیشە داد و بێدادن لێ ئەکا و هەروەها داواکە لە خوای پەروەردیگار عەزابەکانت بکاتە چەند قات لەبەر ئەوەی هەمووی خەتای تۆ بووە کە ئاوای بەسەر هاتووە لە قیامەتە. لە کۆتاییە داواکارم لە خوای رب العالمین لەم وڵاتە بێناز و لەم وڵاتە دووریە خوای پەروەردیگار بمان پارێزێ لە سەدیقی سوء، لە برادەری خراپ، بۆ ئەوەی هەم لە ژیانی دنیا و هەم لە قیامەتە بەدەست بەتاڵی نەچینەوە خزمەت پەروەردیگار، و هەم لە دنیادا ماڵوێران و سەرشۆڕ نەبین لە بەرامبەر هاوزمانان و خزمان و دۆستان و دایک و باوک و خوشک و براکانمان. یا ڕەبی خودایە لە گوناه و تاوانەکانمان خۆش ببی، قەڵەمی عەفو بێنی بەسەر تاوانەکانمان. ئەوانەی برادەری باشیان هەیە زیاتریان کەی بۆیان، ئەوانەی برادەری خراپیان هەیە خودایە ئیسلاحیان بکەی و هیدایەتیان بدەی، ئەوانەی هیدایەت وەرناگرن خودای رب العالمین وایان لێ بکەی کەوا لە ئینسانە باشەکان دوورکەونەوە بۆ ئەوەی بە ئاگریوان نەسووتێن. یا ئیلاهی یا رب العالمین لە دەپاڕێنەوە ئەوەی نەخۆشە شیفای بۆ بنێری، ئەوەی قەرزارە قەرزەکەی لەسەر هەڵگری، ئەوەی تووشی هەر بەڵاو ناخۆشی و نەخۆشیەکی دەرونی و جەستەیی بووە، ئیلاهی یا رب العالمین شیفای بۆ بنێری. آمين آمين والحمد لله رب العالمين. نبهني الله وإياكم عن نومة الغافلين، وحشرني وإياكم تحت لواء سيد المرسلين. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.